تەمەەن ئێمە وەکو کاسبکارانی شارەدەی گرەوەزدا کۆبینەسەوە ڕێپەیوانێکی هێمنانەمان ئەنجام داوە مەدەنیانەمان ئەنجام داوە بۆ ئەم ناقی سەرۆکایەتی شارەوانی گرەوەزدا تەبەن ئەم باجی خۆڵۆخاشەکەی بۆ مان زیاگرە باجی کەپری بۆ مان زیاگرە باجی ڕەسیبی بۆ مان زیاد کردا یعنی ئێمە وەکو کاسبکارانی شارەدەی گرەوەزە توانامانی ئەمە هەموو باج و ڕسومات و سەرانە بدەین با بێ کاکە دوکانمە پێدا داخەنەوە چینە بۆ ماڵ وا ناوێ داوا لە ئیدارەی گەرمیان دەکەم بێدا هەنامانەوە داوا لە سەرۆک شارەوانی کەلار تەبەت چەند دەستی خزمەتی جوانی شاری کاری جوان کردووە ئەمە ئەم سەرۆک شارەوانی ئێمە لە یەکی نوێی لە یەکی دوانڵی 2019 لێرە تاعینە هەتا ئەوەی ئەمڕۆ 2022 فەرمو چ خزمە گوزارێکی بۆ ئێمە کردە ئەوە دارەکانمان خەریکە هەمووی وشکەوێتەوە تەنکەرێکی بۆمان هێناوە ئەوە لە ئاواکە بنەکەی سەر ڕاگەجی و کلاشکۆف هاجێ دوایەوە ئەوەتانە ئەوە ئەم ناوە هەموو دوکاندارەکان خۆیان خۆڵ و خواشەکە گردەکەن و ئەگە خەڵ و خواشەکە خۆمان گردی نەکۆ نیمە ئەم ناوە ها گەنیە بۆ گەنەکە بۆ گەن